لا تەوەری سێمی بەرنامەکەماندا لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویست دەبین باز لە هۆشیاری مامەڵەکردن بە دراوە ئەلکترۆنیەکان دەکەین زانین لە هەرێمی کوردستاندا ئەم دراوە چۆن مامەڵەی پێوە دەکرێت و خەڵکان و بەتایبەتی گەنجان چۆن ئاگاداری بن بۆی کە تووشی زەرورزیان نەبن ماوەی چەند ساڵێکە ئەم بابەتە هاتۆتە نێو هەرێمی کوردستانیش و خەڵکانێک گرنگی و تایبەتی پێدەدەن گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کۆژین محسین شارەزای بازارە دارایەکان و دراوە ئەلکترۆنیەکان یەخوا بەخێر بێ. ئەگەر کەمێک سەرەتا باز لە دراوە ئەلکترۆنیەکان بکەین مەبەست چییە لە دراوە ئەلکترۆنیەکان؟ پێشکی سوپاس بۆ ئەم بەرنامە جوانە و کەناڵەکە ئێوە پێم خۆشە ئەمڕۆ دەواازەیەک بکەینەوە کە بتوانین بە زمانێکی سادە و بازاڕی لە گەنجان و خەڵکی هەرێمی کوردستان بگەینین کە ئایا دراوە ئەلکترۆنیەکان چین و بۆچی هەنا و ئایا ئەمە تەکنەلۆژیایە یاخود تەنها بازارێکی دارایە. دەمەوێت لێرە لەوە دەست پێ بکەم کە دراوە ئەلکترۆنیەکان لەسەر سیستەمێک دروستکراون بە ناوی سیستەمی بلۆکچین. سیستەمی بلۆکچین هاوشێوەی چەند بابەتێکی جیهانی وەکو رادیۆوەیف وەکو ئینتەرنێت تایبەت نین بە دەوڵەت و کەسێک و شوێنێک بۆیە بۆ تەواوی تاکی جیهان دەتوانێت سوودی لێ ببینێت. سیستەمی بلۆکچین بە شێوازێکی وازەحتر باسی بکەم سیستەمی بلۆکچین سیستەمێکە کە لە نێوان کۆمپیوتەرەکاندا بە شێوازی بلۆک بەیەکەوە دەبەسترێتەوە کە هەرێکێک لەم بلۆکانە لەسەر ئەلگۆریسمێکی لەسەردانراوە بۆ بابەتی سکیوریتی واتە لە ساڵی 2008 کاتێک یەکەم تجروبەی سیستەمی بلۆکچین ئەنجام درا لە پارتی کریپتۆگرافیەکەیدا بووە تا لە بەشی کریپتۆگرافیەکەیدا بوو کە دراوێک لەسەری دروستکرا بە ناوی دراوی بیتکۆین. سیستەمی بلۆکچین سیستەمێکە تەواو جیاواز لەو سیستەمەوە داراییانە وەک گواستنەوانی کە ئێمە بەکارمەهێناوە لەبەرەوەی چەند خاصێتێکی هەیە. ئەگەر کات هەبێت لە دەقەیەکدا باس لەوە بکەین مەوزوعی تەکنۆلۆژیەکەی چۆنە. بلۆکچین چەند کۆمپیوتەرێک بەیەکەوە بلۆکێک دروست دەکەن. هەر بلۆکێک لەم بلۆکانە چەند بلۆکچینێکی لە پێک دێت و هەر یەکێک لەم بلۆکانە لە ناویدا نۆڵێک هەیە. ئەم نۆدا ئەلگۆریسمێکی لەسەر ئەلگۆریسم چیە؟ ئەلگۆریسم کۆمەڵێک یاسای ماتماتیکی و فیزیکیە لەسەر بوارێک یان خانەیەک دادەندرێت کە بەکارهێنانی ئەم خانەیە ببێتە مەرج کە هاوکێشەیەکی بیرکاری شکار بکەیت. لە کاتێک شکارکردنی ئەم هاوکێشەیەدا پێویستمان بە توانایە جا توانای موبایل بێت توانای کۆمپیوتەر بێت توانای هەر شتێک بێت ئەمە پێ دەگوترێت کەپاسیتی. پێویستە ئەم کەپاسیتیە بەکار بێت بۆی تۆ ئەم بلۆکە بکەی بە مڵکی خۆت. کاتێک کە تۆ ئەم بلۆکەت کردەوە ئەم بلۆکە لە ناو سیستەمی بلۆکچیندا بە ناوی خۆتەوە دەبێت و لە هیچ بارودۆخێکدا گۆڕانکاری بەسەردانایەت و ناتوانرێت بۆ نەبڵێن بگۆڕدرێت بدزرێت ناوەکەی بگۆڕدرێت بە هیچ شێوازێکە. سیستەمی بلۆکچین چەند تایبەتمەندیشی هەیە کە شتەکانی تردان نیە. یەکێک لەوانە لامەرکەزیەتە وەکو باسمان کرد سیستەمی بلۆکچین تەواو دیسەنترەلایزە تەواو لامەرکەزیە تایبەت نیە بە شوێن و کۆمپانیا و کەسێک کە بتوانرێت لە حاڵەتی پێویستە گۆڕانکاری بەسەدا بێت. سێمیان کە دووەمیان کە زۆر میمە شەفافیەتە. شەفافیت بەمانای ئەوەی کە سیستەمی بلۆکچین هەر نوێکردنەوەیەک یاخود زیادکردنێک یاخود ئەنجامدانی گۆڕانکارێک تێدا بکرێت لە ناو خۆیدا خەزم دەکرێت و بە هیچ جۆرەك دەستکاری ناکرێت. بۆ نمونەیەک باسکەم کاتێک من پارەیەک بۆ تۆ دەنێرم بۆ بڕی $10,000 بۆ لە بلۆکی خۆمەوە بۆ بلۆکی تۆ دەگوازمەوانێ ئەمە لە ناو سیستەمی بلۆکچیندا خەزم دەبێت لە هیچ بارودۆخێکدا ئەمە نە گۆڕانکاری تێدا دەکرێت نەدەسڕدرێتەوە. سێمیان خێراییە هەموو مامەڵەیەک کە لە ناو سیستەمی بلۆکچیندا ئەنجام دەدرێت لە خلالی 1 ملی سێکەندێکدا ئەنجام دەدرێت. ئەمە بۆ لەبەرەوەی هەموو بلۆکەکانی سیستەمی بلۆکچین وەکو ئاڵقا بەیەکەوە بەستراونەوە کەواتە خێراترینی ئەنجام دەدرێت. چوارەمیان پارێزراویە. ئەم سیستەمە لە ساڵی 2008ەوە کە یەکەم تەجروبەی کراوە هەتا ئەم دقەیە کە بازارێکی زۆر گەورەیە و هەزاران بوار لەسەری ئیش دەکات تەنانەت بۆ یەک جاریش کوژانەوەیەک یاخود وەستانێک یاخود هاکردنێک تێدا ئەنجام نەدراوە. پێنجەمیان دەستگەیشتنە واتە سیستەمێکە دەگات بەدەستی هەموو جیان واتە هەموو تاکێکی جیان بەبێ بەرامبەر دەتوانێت بەکاری بێنێت و تەواوی بازاری دارایی جیهانمان بۆ دەکات تا گوندێکی بچووک واتە کە تۆ هاوڕێک لە کەنەدایە و هاوڕێکشت لە ئەفریقایە تۆ لە خلالی 1 ملی سێکەندێکدا دەتوانی پارەکەی بۆ بگوازیەوە بەبێ ئەوەی هیچ نێوانگیرێکی شەبێت چونکە کاتێک کە نێوانگیر هەیە هەم عمولە وەردەگرێت
چونکە یەک لە تایبەتمەندیەکانی بلۆکچین کە خەشەم خاڵێتی کەمی فیەکێتی واتە بۆ تێچووەکەی زۆر کەمە بۆ گواستنەوەی دەتوانین بڵین بڕی $100,000 دۆلارێک $2 وەردەگرێت کە لە سیستەمی بانکیەکان و نووسنگەکانی ئەواڵاتدا ئەمە شتێکی ئەستەمە و زەحمەتێکی زۆرشیە لەم سیستەمەدا بە شێوازێکی باش ئەنجام دەدرێت و هیچ بە تەواو پارێزراوە جگەلەوە دەمەوێت باسکەم کە سیستەمی بلۆکچین کە دراوە ئەلکترۆنیەکان کە ئێستا لەناو خەڵکدا باوە ئەمە زانست و تەکنەلۆژیایە پێویستە ئێمە ئەمە وەکو زانستێک بەکار بێنین بۆ هەرێمی کوردستان و گەنجانی خۆمان چونکە تەنها سیستەمی بلۆکچین تەنها دراوی ئەلکترۆنی ناگرێتەوە ئێمە چەندین بابەتمان هەیە کە لەوێدا دەتوانرێت بەکار پێندرێت بۆ هەرێمی کوردستان یەکێک لەوانایە کە بتوانین باسی کەین NFTەکانە دووەمیان مێتاڤێرسە سێمیان دیفاایەکانە چەندین بابەتی تر ئەگەر زۆر بە کورتی باسێکی NFT بکەین لەسەر سیستەمی بلۆکچین بەکاردێت وڵاکە کوژناگە بینە سەر ئەوەی کە مامەڵەکردنی لە هەرێمی کوردستاندا چۆنیەوە خەڵکان دەبێت چۆن ئاگاداری بن لە چه کاتێکدا مامەڵەکردن بە دراوە ئەلکترۆنیەکان دەبێتە زەرەر و زیان لە چه کاتێکدا دەبێتە قازانج ئەمە پێم وابێت خاڵێکی گرنگەوە پێویستە خەڵکان ئاگاداری بن بێگومان باسی ئەوەش دەکەین تەنها بە زۆر بە کورتی باسی NFT بکەم کە NFT بەرهەمێکی سەر سیستەمی بلۆکچینە کە لەوێدا هونەرمەندەکان یان شێوە کارەکەن یان گۆرانی بێژەکەن یاخود ئەم کەسانی کە ئار دروست دەکەن بەرهەمەکانی خۆیان دەفرۆشنەوە بە تاک واتە وێنەکانی خۆیان یاخود بەرهەمەکانی خۆیان لەسەر بلۆکێکدا دێنن کاتێک کە بەشدار بوو ئەم بلۆکە دەکرێت تەنها مافی بەکارهێنانی بۆ ئەم کەسەیە کە بەکاری دێنێت و بە هیچ جۆرە کۆپیڕایت ناکرێت لە ئێستادا لە دنیای هونەر و لە دنیای هەموو بوارەکاندا لە بەرگرتنەوە یان ساختەکاری زۆر هەیە بەڵام لەمەدا هیچ ڕوونادات دومیان وەکو پرسیارەکەی جەنابێت سوپاس بخۆی گەورە لە هەرێمی کوردستان لە ئێستادا بەرەبەرە هۆشیاری بازاڕەدارایەکان زیاد دەبێت ئێمە ئامانجمان ئەوەیە گەنجانی کوردستان ئەوەندەی سەرقاڵ بن بە بابەتە لاوچەکانەوە سەرقاڵ بن بەوەی کە چۆن بتوانن لە ڕێگەی مۆبایلەکەیانەوە داهاتێک بەدەستبێنن ئەکرێشتی وات بێگومان دەکرێت و ئاسانیشە بەڵام پێویستە لە سەرەتادا هۆشیاریمان بەرزکەینەوە هەر کەسێک بە نشارزایی بێتە ناو بازاڕە داراییەکان چونکە ئێمە سێ جۆری بازارمان هەیە کە تاک دەتوانێت لە ڕێگەی مۆبایلەکەیەوە بەکاری بێنێت یەکەمیان فۆرەکسە دومیان ستۆک مارکێتە سێمیان کریپتۆکەرەنسیەوە تا دراوە ئەلکترۆنیەکان فۆرەکس واتە مامەڵەکردن بە دراوە ئەلکترۆنیەکان لە ڕێگەی مۆبایلەکەتەوە وەکو دینار و یۆرۆ و دۆلار بە ئاسانی سێمیان دومیان پشکی کۆمپانیەکان ستۆک مارکێتە هەتا گەنجی کوردستان دەتوانێت لێرەوە پشکی کۆمپانیای ئەپڵ بکڕێ لە ئەمریکا پشکی کۆمپانی ئەپڵ بکرێت کە زانێمان جینەوە بەرهەمەکەی دەردەچێت پشکەکانی بەرز دەبێتەوە دەتوانرێت کە شارەزایی هەبێت دەتوانێت پشکی کۆمپانیای سناپچات بکرێت پشکی کۆمپانیای گۆگڵ بکرێت مایکرۆسۆفت ئیبەی ئەمانە دواتر دراوە ئەلکترۆنیەکان بۆی پێتە بڕم پشکەکان ینی نرخەکانی چۆنیەوەی کە باسیەکەی پشکی کۆمپانیەکان قانون و یاسای جیاوازی هەیە هەر کۆمپانیایەک پشکی خۆی هەیە بەبوونی ئەو سەهمانەی کە دەیخاتە بازاڕەوانە مۆزوعێکی تووزە گاڵۆزە بۆی هەر کەسێکە بێ فێری بێت دەبێت سەرەتا پێش ئەوەی پارە بخاتەنە ئەو بازاڕەوە دەمەوێت لێرە ئەم باسکەم کا کۆژان ئافۆ پێشەوە ئێمە بابێنە سەر ئەوە جیاوازی ئەم کریپتۆکرنسیانە یاخود ئەم دراوە ئەلکترۆنێت چێ لەگەڵ دراوەکانی تر بۆ منە ئەو پارێکی ئێمە ڕۆژانە بەکاری هێنین ئەو دینار و دۆلار و یۆرۆیی کە هەیە لە ناو بازاڕە بەکارهێنرێ لە جیانە جوای پرسیارەکەت دەمەوە بەزویستم ئاماژە بۆ بکەم کە تاکی کورد زۆر گرنگە هۆشیار بێت لەوەی کە پێش ئەوەی پارەکانی بخاتە ناو ئەم بازاڕەوە تکایە با هۆشیار بێت تکایە با هۆشیاری وەرگێت لە ناوەندێک لە سنتەرێک لە شوێنێک بۆی بتوانێت تووشی بۆی بتوانێت قازانج بکە نەک تووشی زەرت بێت چونکە ئەم بازاڕە ڕسکی بەرزە دومیان باس لەوەمان کرد جیاوازی دراوە ئەلکترۆنیەکان چیە لەگەڵ یۆرۆ پاوند وێن و ئەمانە چەند جیاوازێک هەیە کە دەمەوێت لێرەدا باسی بکەم بۆ بە نمونەیەک باشتر تێبگەین لە بابەتەکە ئێمە وەکو سنتەری KCC کوردستان کریپتۆکەرەنسی سنتەر بازارێکمان هەیە بە ناوی KCC شۆپ ئەم بازاڕە کاتێکە کەسێک دەیەوێت بەرهەموو کاڵایەک بکڕێ لە بازارەکە ئێمەدا سیر دەکات کاڵای دڵخوازی خۆی هەڵدەبژێرێت کە داوا دەکات بۆی بگەێنین ڕاستەخۆ ئێمە پەیمەنتی ئێمە پارەدانی ئێمە تەنها بە دراوی ئەلکترۆنیە ئەم کەسە هەر لە ماڵەکەی خۆی پارەی بە ئۆنلاین دەدات و بەیانی بەرهەمەکەی دەگاتە دەستی ئێمە لێرەدا چیمان بۆ کرد تایبەتمەندی ئەومان پێبەخشی کە ئەو دەتوانێت بە ڕێگەیەکی جیاوازتر و سەلامەتر پارە بدات بە جیاوازێکی زۆرێ لە نێوان دراوە کاغەزیەکان لەگەڵ دراوە دیستاڵیەکان یەک لە بابەتی تەکنۆلۆژی کە ئەم دراوانە
کە لە کاتی تۆ یان هیچ کەسێک یان هیچ دەوڵەتێک ناتوانێت بێ بەرامبەر بێتە خاوەنی یەک درای بیتکۆین پێویستە ماینینگی بکات ماینینگکردن یەک بیتکۆین لە ئێستاکە لە ئێستادا بەنزیکەی 20,000 دلار کولفە دەکات بەڵام ئێمە پرسیومانە کە ئایا دروستکردنی 100 دلار چەند تەکلیف دەکات 0.4 سنتی دلاری پێویستە بۆی 100 دلار دروست بکرێت لە ساڵی 1970 کاتێک لە سەدەستی ئیبراهیم فرانکلن نەختینەی زێر نەما بەرامبەر دۆلار بەرامبەر یەدەگی دۆلار تەنها بەهای هەیە ڤالیو هەیە ئەمە دوو شتێ پێویستە لێکی زیاد بکەینەوە پرایس و ڤالیو واتە بەها پرایس واتە نرخ بیتکۆین ئەمانە نرخی هەیە لەبەرەوەی تۆ پارە و وزە سرف دەکەی بۆەوەی بەرهەمێک دەستکەوێت کە بەناوی بیتکۆینەوە بەکاری بێنی بەڵام دۆلار ڤالیوی هەیە ڤالیوی بۆ نەساکە زێر نرخی هەیە کە ئۆنسێکی بە 1850 بەڵام دراوە کاغەزیەکان لە ئێستادا ئەم بەهایی هەیەە ڤالیووە نرخی ڕاستەقینە نییە کە لە دروستکرا و چەند شتێکی تر هەیە کە جیاوازە کامیان باشترە بەهایان هەبێ باشتریان نرخیان هەبێ باش خۆی جیاوازیەک هەیە مرۆڤ لە حیاتی بەکارنانی مامەڵەدا دەبێت ڤالیوت هەبێت ئەوجا بەهای پێ بدەیت بەڵام لە ئێستادا ئێمە تووشی چەند کێشەیەک دەبینەوە لە دراوە کاغەزیەکاندا کە لە داهاتوودا بەرەوکمان بەردات بۆیە تەکنەلۆژیا لە ئێستادا کریپتۆکەرەنسی سیستەمی بلۆکچین داهێناوە چۆن باک بەسکەم ساڵی 2008 ئەمریکا تووشی داڕمانی ئابووری بوو لەو کاتەدا دەوڵەتی ئەمریکی چی کرد بۆەوەی خۆی لە داڕمانێکی بێزبارێت دراوەکەی خۆی بەبێ ئەوەی نەختینەیەکی زێڕی هەبێت لاوەدا بەبێ شومار چاپی کرد و خستیە بازاڕەوە بەمە ڕەسیدی دراوەکەی دابەزی ڕاستیدی دلار دابەزی لە ناوخۆی ئەمریکادا تووشی هەڵاوسان بوو بۆ نەدەتوانین بڵێن نرخی 1 کیلۆ گۆشت لە دۆلارێکەوە بوو 10 دلار ئەمە بۆ لە بەرەوەی تۆ بەبێ بەها دراوێکت و تەنها پارچە کاغەزێکت خستۆتە بازاڕەوە یەدەگت نەبووە میکانیزمی دوێننەوە بەڵام کاتێک کە تۆ لەسەر دراوی ئەلکترۆنی کە ئێمە دەتوانین بڵێن یەک بیتکۆینێک 100,000 ساتوشیە و 100,000 وردەیە کە تۆ دەزانی ئەم بەرهەمە بە بەلاش دەست ناکەوێ کەواتە لە هیچ بارودۆخێکدا نرخەکەی نابێتە بەلاش باشە زۆر باشە ئێمە بۆ دراوە کاغەزیەکان بۆ دراوە ئەلکترۆنیەکان ئەگەر دراوە ئەلکترۆنیەکان دراوە کاغەزیەکان بەهایان هەبێت تووشی بەرزبوونەوە دابەزینی بەها بن دراوە ئەلکترۆنیەکان تووشی ئەمە نابن یعنی نرخی دراوە ئەلکترۆنیەکان کەم و زیانناکە لە ناو بازاڕە لە بێگومان نرخی دراوە ئەلکترۆنیەکان کەم و زیاد دەکات لە بازاردەوە بە نرخێکی زۆرش کەم و زیاد دەکات بەڵام ئێمە لەوەیە وەکو دراوە کاغەزیەکان وایە لە بازاڕی دراودا لەسەر یەک شت مامەڵە دەکرێت خواست و خستنە ڕوو دیماند و سەپلای واتە کاتێک کە شتێک تەڵەبی زۆر لەسرە خواستی زۆر بەرز دەبێتەوە لەو نرخی عەقیقی کە خۆی هەیەتی لە دراوە ئەلکترۆنیەکانیشدا ئەمە ڕوودەدات لە دراوە کاغەزیەکانیشدا ئەمە ڕوودات بەڵام کێشە یەک شتە کێشە ئەوەیە دراوە ئەلکترۆنیەکان بۆ بیتکۆین ئەو بەهایی کە لەسەری دروستکراوە لەوە کەمتر نابێتەوە بەڵام دۆلار و دینار لەو بەهایی کە لەسەری دروستکراوە کەمتر دەبێتەوە بۆ ئێستا کە بە تۆ بڵێن 100 دۆلاریەک نرخەکەی ببێتە 0.4 سنتی دۆلاری کەلو پەلو کاڵای پێبێت داڕمانە بۆ هەمومان بەڵام دراوە دیستاڵەکان چەندی کولفە دەوێت ئەو کەسێک کە بەرهەمی دەهێنێت چونکە کولفەی سەرف کردو چونکە لە دروستکردنی دراوێکی ئەلکترۆنیدا تۆ پێویستت بە ماینینگە لە سیستەمی ماینینگدا پێویستت بە کارەبا و ئینتەرنێتە وە فێنکەرەوەیە ئەمانە لە مودەی مانگێکدا ئەگەر تۆ 4 جیهازی ماینینگت هەبێت بە کولفەیەکی زۆر دەتوانانی یەک بیتکۆین بەرهەمبێنی بۆ یەکەواتە تۆ لە هیچ بارودۆخێکدا ناتوانانی ئەمە نزمترین نرخی بیتکۆینێک چەنە کە ئەگەر لەوە زیاتر دانابەزێ بیتکۆین ئیزن هەبێت جوان بابەتە ڕوونکەمەوە چکە پرسیارێکی زۆر گرنگیان نزمترینی چەندە بیتکۆین لە 2008 کە هات لەسەر سیستەمی بلۆکچین لەسەر ئەلگۆریسمە ئەنا بیتکۆین لە 1 دۆلارەوە دەستی پێکرد بەڵام چۆن بلۆکچین ئەلگۆریسم بە چۆن دەڕوات وەکو خوێنکارێک وایە سەرتا دەچێتە ڕەوزە دواتر دەچێتە سەرەتایی دوای دەچێتە ناوەندی دوای ئامادەی دوای زانکۆ ماستەر دکتۆرا وارە بەرە قورس دەبێت بلۆکچینش بە هەمان شێوازە سەرەتا کە دروست کرا چونکە ئێمە دەتوانین لە سیستەمی کریپتۆکەرەنسیدا بەتایبەت دراوی بیتکۆین 21 ملیۆن دانە بەرهەمبێنین واتە حدودێکت بۆ دیاریکراوە ناتوانین لەوە بەرهەمبێنی بۆی تووشی تەزەخوم نەبی تووشی هەڵاوسان نەبی بلۆکچینەکە لە سەرەتادا هەرزان بوو بۆ نەچۆن پرسیاری لێ دەکردی یەک کۆیەک دەکاتە چەند دەیگوت دوو کاپاسیتێکی کەمی دەویست توانایکی کەمی دەویست دانەیەک دەست دەکەوت بە 0.001 دلار تۆ بە $9 دەتوانی بیفرۆشیەوە چکە زۆر هەرزان دەستکەوتووە بەرەبەرە پرسیاری دواییم دەبوو لێکدان پرسیاری دواتر دەبوو بە جاران تۆ لە ڕێگەی وەڵامدانەوەی پرسیارین بەخاوین کۆینەکان بتکۆینەکە بەڵێ
خۆی مهمی سیستەمی بلۆکچین لەوەدایە ئێستا کە تۆ بتەوێت یان حکوومەتێک بێت ببێ خاوەنی یەک بلۆکچین یان یەک بلۆکێک لە سین بلۆکچین و درراوێکی وەکو بیتکۆینی لەسەر دەست بکەوێت دەبێت ئەم ئەلگۆریسمە شیکار بکات ئەم ئەلگۆریسمە کات و وزەی دەوێت لە ئێستادا دیفیکەڵتی واتە وەڵامدانەوەی پرسیارەکانی سەر ئەم بلۆکچینە ئەمەندە زەحمەت بووە کە نەتواندرێت بە ئاسان دەست بکەوێت بۆیە جیهازێک دروست کراوە بەناوی ماینینگ کە لە کارشاشی کۆمپیوتەرەکان پێک دێت و کات و پارەیەکی زۆری دەوێت بۆیە لەو سعرێکی ئێستا هەیە دانابەزێت وە سعری بیتکۆینیش لە $1 دەستی پێکردو بەرەبەرە هەتاوەکو بلۆکچینەکان قرس بوون سعرەکەی زیاتر بووە هەتاوەکو گەشتە ئاستی لە ساڵی 2020 بۆ 21 گەشتە نزیکی $70,000 واتە 7 دەفتەر ئەمە لەبەر خواست بوو نەک لەسەر ئەمەی کە بەهای دروستکردنی ئەوەندە ئەفو کاکدانێر ئێواڵێن بۆ دەستکەوتنی بتکۆینێک پێویستە بە وزە و توانایە کە سەرفی بکەیت بەڵام خۆ درراوی کاخەزیش هەر بە سەرفکردنی جوودێک دەسەکەوێت وایە لێرایترمە جیاوازەکەەوەیدایە کە بەکارهێنانی جیاوازە وایەمە کە ئێمە دەبینین دراوی کاغەزی توشتین چشەیەک دەبێتەوانێ کە لە درای دیستالدا توش نابێتەوە یەکێک لەوانە شێوازی ترانسفێرە ئێمە لێرەوە کە پارە بمانەوێت بگوازینەوە بۆ دەوڵەتێکی ئەمریکی گواستنەوەمان زەحمەتە لەبەرەوەی ئێمە سنووردار کراوین لەبەرەوەی ئەم دۆلارانە گواستنەوەی ئاسان نییە کارەوە کە گواستنەوەی ئەمە تۆزە وردەکارێ بەڵام ئەوی کە گرنگە باش ئەوەی کە گرنگە باسی بکەین لە هەرێمی کوردستاندایە لەوەی کە گرنگە باسی بکەین گەنجان بەکارێنانی ئەمە زۆرە گەنجان وەکو خۆت ئاماژت پێکە بەبێ هۆشیایی چۆتە نێو ئەمە و زەروزیانێکی زۆری کردووە دەواازەی چوونە نێو ئەم بازارە چۆنیە پێویستە چۆن ئاگاداری بین ئەگەر باز لەوە بکەین چکە دەرفەتمان زۆر کەماوە گەنجان و حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانن سوود لە دراوی دیستاڵی بینن چونکە ئێمە لەم بەرنامەی دەباز دەکەن ساڵانێکی کە ئەمە دەبێتە بابەتێکی سەرەکی لەلایەن حکوومەتانەوە بەکاردێت چونکە حکوومەتی خۆمان یاخود حکوومەتی وڵاتان دەتوانن سیستەمی بلۆکچین بەکاربێنن بۆ زۆر بوار کە سوودی هەبێت و ئاسانکاری بێت بۆ گواستنەوەدا و پارێزگاریکردن لە سەرمایەکەیان دووەمیان گەنجان دەتوانن وەکو بازارێکی دارایی بەکاری بێنن کە بتوانن لەوێدا مامەڵەکانیان ئەنجام بدەن لە ڕێگەی موبایلەکانیانەوە قازانجێکیان دەست بکەوێت و هۆشیاریان زیاتر بێت لەم بازارە چۆن نتوانم ئەو شارێ زیاد بکەن بەچی چ ڕێگای ئەمان دەتوان لەسەر ئینتەرنێت زۆر شتێ ئەمە وەکو KCC کوردستان کریپتۆکەرەنسی دەر لە ساڵ 2010ەوە ڕۆژانە بێ بەرامبەر لە سوشیال میدیاکانمان ئەم هۆشیاریانە بۆ خەڵک بڵاو دەکەینەوە واتە ئێمە ئەم تەکنۆلۆژیا بۆ خەڵک ڕوون دەکەینەوە و پێیان دەڵێن چۆن قازانج بکەن چونکە تۆ لە سیستەمی بلۆکچیندا بۆ نەکە پرۆجێکتێکی تازە دێت کە خزمەتگوزاریێکی جیاوازی پێەیە کە تۆ لەم خزمەتگوزاریە بەشدار دیبی و پەرەی پێدەدەی لە بەرامبەردا ئەم کەسانێک کە لە مستەقبلندا بەکارهێنەری ئەم خزمەتگوزاریان تۆ قازانجیان لێ وەردەگری واتە تۆ دەتوانی پەرە پێدەری ئەم خزمەتگوزاریان نەبی لە جیهاندا و زائیدەن ئێمە ڕۆژانە هەوڵ دەدەین ئەم کۆمپانیا سکامانەی کە بە ناوی دراوی دیجیتاڵیەوە دراوی ئەلکترۆنیەوە هاتوون ئێمە هۆشیاریان بکەینەوە لە ساڵانی ڕابردوو دراوی دیجیتاڵی ناشرین کرا لەلایەن چەند کۆمپانیایەکەوە کە ئێمە لەوەی پێویست نەکە هیچ فەرمی نەبوون تەنها بە شازی باینەری و خەڵک داخڵکردن بە شازێکی بێبنەما بوو هیچ تەکنۆلۆژیایەکیان پێ نەبوو ناوی دراوی دیجیتاڵ ناشرین کرا ئێمە لەو کاتەوانێ هۆشیاریمان داوە لە سەرتا دەوتمانە ئەم کۆمپانیانە سکام و ساختەنە تکایە ئاگادار بن ئەمە تەکنۆلۆژیا حەقیقیەکەیە کە تۆ دەتوانی سوودی لێ ببینی کۆژان ئەگەر کەسێک بچێتە ناو بازار ئەم مەترسیانی کە ڕوبەڕووی بێتەوە کامانن بەوەی کە بەڕوونی بە خەڵک بڵێن ئەم مەترسیانی لێ و ئاگاداری ئەو بابەتە بن زۆر بە سەراحەتەن بڵێن لەبەرەی ئەم بازار لە ئێستادا دیسنترەلایزە لەلایەن هیچ وڵاتێکەوە کۆنتترۆل نەکراوە مەجای فێڵکردن و سەختەکاری زۆر تێدایە وەزائیدەن مەجای زەرەدی زۆر تێدایەوە چەند ڕێگەیش تێدایە دەبێت تۆ بە تەفازیل و بە علمیانە شارەزای ئەم بوارانەبی بۆی قازانج بکەیت بۆیە پێشنیار دەکەم هەر کەسێک کە دەوێت لەم بازار شارزا بێت کۆرسێک وەربگرێت جا بە ئۆنلاین بێت لە هەر شوێنێک بێت وە ڕاپرسی و شارەزایی بە چەند کەسێک بکات کە شارەزایان هەیە لە بوارەکەدا بۆی تووشی کەمترین زیان بن و ڕسکی زۆر نەکەن لە بازارەدا تکایە
فۆکەسم زۆر لەسەرەوەیە تکایە پێویست ناکە بە هەموو بازارەکەمەوە دەست پێ بکەمە لە زۆر کەمەوە دەست پێ بکەن تاوەکو شارەزاد دەبن نەک هەموو سەرمایەکەتان بخەنە ناویەوە چونکە ئەم بازاڕان نەهی منە نەهی هیچ کەسێکە لە ئەنجامدا کە تۆ بۆ ئەوەیە ئێمە بتوانین ئێوە قازانج بکەن یاخود خەڵک قازانج بکە نەک تووشی زیان بێت و پێویست ناکە کاتێک چونکە لایەنی سایکۆلۆژی لە بازاڕی داراییدا زۆر گرنگە نابێت دەرونی خۆتێک دەبێت لە کاتی زەرەتدا شوت هەبێت و لە کاتی قازانجدا بە قازانج ڕازی بێت و هیوادارم دوور بن لە زەرەت. کۆژین زۆر بە کورتی لە خولەکێکدا پامێکی دیکەت ماوە چ شتێکی گرنگ هەیە کە باسی بکەیت زۆر بە کورتی دەمەوێت لێرەوە بگەێنم دراوی دیجیتاڵیەکان تەکنەلۆژیانە ئێمە دەتوانین بۆ خزمەت گوزاریەکانی ژیانی ڕۆژانەمان بەکاری بێنین و ئەگەر وەکو بازارێکی دارایی سیر دەکرێت پێویستە چەند خاڵک لە بەرچاو بگرێت یەکەمیانەوەیە کە بە هەموو سەرمایەکەت بەشداری ئەم بازار نەکەیت تکایە تەنها سڵادی سەرمایەکەتان پێنەنا ئەم بازارانەوە دووەمیان ئەوەیە کە هۆشیاری خۆتان زیاد بکەن سێمیان ئەوەیە وەرم بابەیەکەوە بۆ کایەکانی ژیان بەکاری بێنین وەکو تەکنەلۆژیاک بەکاری بێنین هەمومان سوودی لێ بینین نەک وەکو شوێنێک بۆ ساختەکاری و سکامکردن و قومارکردن ئێمە قومارباز نین ئێمە دەمانەوێت هۆشیاری دارایی بڵاو بکەینەوە. زۆر سپاس بۆ بەڕێز ڕۆژان ڕاستین شارەزای بازاڕە داراییەکان و دراوەکان سپاس بۆم دەرفەتان